ئێرە سەی سادقە ئەو شارەی لە بەرامبەر کۆرۆنادا زیاتر لە 20 هاوڵاتی تێیدا گیانیان لەدەستداوە. ئێستا ماوەیەکە کە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسەکە کەمیان کردووە، بەڵام هێشتا ڤایرۆسەکە لە شارەکەدا جێگەی مەترسیە. دیاری ڕەفیق قایمقامی سەی سادق دەڵێ ڕۆژانە لە نۆڕینگەکانەوە ئاگدار دەکرێنەوە هێشتا ڤایرۆسەکە هەیە و پێویستە زیاتر هاوڵاتیان خۆیان بپارێزن. دیارە بۆ خۆتانەزانن لە شەپۆلی یەکەمی کۆرۆنا دۆخی توشبی کۆرۆنا لە ناو سلێمانیا بە شێوەیەک لە شێوەکان خراپ بوو. هیچێک لەو قەزانەی کە زۆر مەترسی حاڵەتەکەی تیا بووە، حاڵەتی مردنمان زۆر زیاد بوو. قزای سی سادق بۆ داخەوە کە زیاتر لە 21 حاڵەتی وفاتمان هەبوو و توشبوەکانیشمان بە پێو ئامارانەی کە لای ئێمە لای دکتۆرە بەڕێزەکانە زیاتر لە 1500 کەس بوو. بەڵام ئەوەی کە تۆمار کرابوو لای ئێمە بەشێکی هەرە زۆری خەڵک تۆمار نەکرابوویان توش بوو بۆ سەردانی نۆرینگە و نەخۆشخانەکانی نەکرد بوو. لە هەموو شار و شارۆچەکان لیژنەی ئابووری و سەرپەرشتیار و زیادەڕەویەکانی ناو شار هەیە. بۆ کۆرۆناش ئێستا لە هەموو قەزا و ناحەکان و شارەکانە لیژنەی تایبەت بە کۆرۆنا هەیە. خۆشبەختانە لای ئێمەش لیژنێکی زۆر تۆکمان هەبوو بە تایبەتی لە دوای مانگی سێ تاوەکو ئێستا. ئەم لیژنانە کاری خۆیان بە شێوێکی زۆر باش ئەنجام داوە. ئەگەر بەراوردتان کرد بێ هیچێک لەو زۆر چالاکیانەی کە لە ناو سنووری قەزاکانەیە پەیجەکەی قایمقامێتە کە ڕۆژانە سەردانی هەموو ئەو شوێنانەکەن کە جێگەی گومانن و سەردانی ئەو شوێنانەکەن کە جێگەی یان مەترسی بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنایان لێکرێ. گەلی کوردستان سەردانی نەخۆشخانەی شەید شەوکەتی حاجی مشیری کرد کە ئێستا بۆ هۆی دواکەوتنی موچەوە بەشێک لە پزیشکان و کارمەندانمانیان گرتووە و ئەوان دەڵێن دۆخەکە زیاتر ئەوە دەخوازێت هاوڵاتی خودپارێزی بکات. ئێسش بەپێی ئامارەکان تا ڕێدێک ئامارەکان دڵخۆشکەرن بە جۆرێک لە جۆرەکان ئامارەکان بۆرەوە خوارەوە دێن، بەڵام هیچ ناکاتەوەی کە هاوڵاتیان پابەندی ڕێرمەیەکان نەبن. بۆیە بۆ پێویستە سەر هاوڵاتیان کە پابەندی تەواوی ڕێرمەیەکان بن. دڵنیا بە ئەوەی کە ئامارەکانیش بۆ خوارەوە دێن، ئەمەش ئەگرێتەوە بۆ هاوکاری هاوڵاتیان کە تا ڕێدێکی زۆر باش پابەندی ڕێرمەیەکانی وەزارەتی تەندروستی بوون. ئێمە بۆ خۆ دەزانی هاوڵاتیان سەرمایەکی گەورەی نیشتمانن، بۆیە داوامانەوەی لە هاوڵاتیان کە پابەندی ڕێرمەیەکان بن. نەخۆشخانەکان گە زۆر تایبەت پێویست نەبێت سەردانی نەخۆشخانەکەن لە شوێنە قەڵبەڵەکان خۆیان بە دوور بگرن. دڵنیا بن خۆپارێزی زۆر پێویستە بۆ ئەم دۆخە تا بتوانین بە هەموو لایەکمانەوە بە هاوکاری هاوڵاتیان ئەم دۆخە سیارەت تێپەڕێنین. گەرچی قەزاکە لە ڕابردوودا قوربانی زۆری لە بەرامبەر ڤایرۆسەکەدا داوە، بەڵام ئامارەکان بەرەو داکشان هاتوون. بەهۆی ئەوەی کە دەیان گەشتیا لە ڕێگەی ئەم قەزاوە بۆ ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە و هەورامان و پێنجوێن پێیدا تێپەڕ دەبن، وای کردووە ڕۆژانە بازاڕێکی قەرەباڵقی هەبێت و بەرکەوتنی زۆریش دروست ببێت. ئەوەی جێگەی هۆشداری پێدانی کەرتی تەندروستیەوەیە داوا لە هاوڵاتیان دەکەن خودپارێزی بکەن. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، سەی سادق.